لە ناوەندی کەلتوری و هونەری ڕاپەڕین خوێندنەوە بۆ سێ کتێبی جیاوازکرا بە ئامادەبوونی خوێنەران و ڕۆشنبیران و نووسەران. لە هۆڵی ناوەندی کەلتوری و هونەری ڕاپەڕین لە شاری ڕانیە بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە خوێنەران و نووسەران و ڕۆشنبیران خوێندنەوە و ناساندن بۆ سێ کتێبی جیاوازکرا. لە مەراسیمەکەدا هەریەک لە کتێبی هەڵە ژیانی نووسەر و شاعیر جەبار عەزیز کە کۆمەڵە شعرێکی شاعیرەکە بوو لە سەرەتای ساڵانی 2000 بۆ 2025 نووسرا بوو خوێندنەوە و ناساندنی بۆ کرا. دواتر دوو کتێبی مێژوویی نووسەر ڕەسوول بۆسکێنی لەژێر ناونیشانی باشووری کوردستان لە سەردەمی داگیرکاری بەریتانیا و کتێبی کوردەکان بۆچی تورکەکانیان هێنایەوە نیشتیمانی خۆیان کە دوو بەرهەمی تازە چاپکراوی نووسەر بوون خوێندنەوە و ناساندنیان بۆ کرا. باشووری کوردستان داگیرەکان ئەو نامەی بەڵامی ئینگلیزەکانە جارێکیکە نامەیەکیان بۆ دەنێرێت کە بێن لەبەرەوە باوەڕی بەخۆی ئێمە فێریان کردووین کە هیچی ناتوانین خۆمان بەڕێوە بەرین. کتێبەکەی من بە ناوی هەڵە ژیاین کتێبیشی شعریە و کۆکراوەی کۆی شعرەکانمە لە بینی ساڵی 2000 بۆ ساڵی 2025 و لەو مدە زەمانێدا ئەو شعرانەی کە پێشتر بڵاو کراونەوە لە سایت و گۆڤار و ڕۆژنامەکاندا خۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کۆکراونەوە لەلایەن خانی کلتوری هونەری ڕاپەڕین لە دووتوی کتێبێکدا بە ناوی هەڵە ژیاین چاپ کراوە و ئەمڕۆ ناساندن بۆ کتێبێک دەگرێت. کتێبەکە شعرەکان شعری ئازادن و دەشێ تێگەیشتنی جیاواز هەڵبگرنەوە ئەزمموی منن بەو پانتایە دوو درۆژە کە لە مودەی تقریبان 20 ساڵدا سەرەتا سپاس بۆ ناوەندی کەلتوری هونەری ڕاپەڕین کە هاوکارمان بوو لە پچە بە چاپگەاندنی ئەم کتێبانە سپاسیان دەکەین. کتێبەکەی من لە دوو بەرێک پێک هاتووە. یەکەمیان باشووری کوردستان لە سەردەمی داگیرکاری بەریتانیا ساڵی 1970 بۆ 20 ئەوەی دووەمیان باشووری کوردستان بۆچی کوردەکان تورکەکانیان هێنایە نیشتیمانی خۆیان. مێژووی کورد مێژوەکی ئاڵۆزە پچڕ پچڕا بەشی زۆری لە لایەنی ڕۆژهەڵات ناس و لە بازرگان و ئەوانەوە نووسراوەتەوە جیا لەوەی کە خۆی بەشێکی کەمی نووسیوەتەوە. ئێمە ویستمان بۆ ئەوەی کە نەوەی نوێ ئیسفادە لەو مێژە بکە بە شێوەیەکی ورد و بە شێوەیەکی دکۆمنت و بە جوانی نووسیمانتەوە مێژووی نەتەوەکەمان پیشاندا و وەکو خۆی دیارە بۆی سوودی لێ بێنێ و هیوادارم ئەو کتێبە کلێنێک لە کتێبخانەی کوردی پڕ بکاتەوە. ماوەیەکی کە بێجەرگۆی